هجان ام دچنا کمپا کیوه بو هفکارین من یا بحرکیک و به چاو دریا دزگاه خیرخوازی بارزانی پیشانگهک جبو کسکی دناوا کمپی دا کو آواره هاتیه بکرن جوی داری زردشت همه وردگرم که پیشانگه هاست چیه زردشت؟ دم باش ایمان دبک کو اف پیشنگه جی پیشنگه هنتر جودا به یان چاواز مجبور شه کو آوریان کوشبره که خلک مسلل و کامپا بحرکه به سرپرشتیاری و دزگاه خیرخوازی بارزانی پیشنگه هک وکریه کار دستی پیشنگه هاویش کار دستی پیکته و کل ورد یارده و لویداره مناره یا حدبا جیتی ده مناره هولیر جیت لویداره دیارده و اگر هفکار من مریوان پیشان بده و کمنانی زمان به چاودیری دزگاه خیرخوازی بارزانی ده همان دمه دا بشک جو کوشبران جید لوی پیشنگه حاضر بونه جبلی وی که مدیر ناحیه یان جریوه بره ناحیه بحرکه جلویداره آمده بیه دخوازن وکو پشتوانی آخوا جوی آواره را یان کوشبری را بدن نشان کو کاری کی دستی انجام داده و ده همان دمه دوا کو پیشنگه که لناف کامپیج را وکن از خوازم وی کوشبری یان وی آواره بخور بگرم بزام گل وی چا اف کار پیکانی ناوی ویجی ویرا دبجن باوریات ابوریات هذا العمل كله عمل من موهبتك يا ريت خبرنا انه دەسڕەنجینی بەڕێستە و ئایا چەندی خاندووە بۆ دروستکردنی ئەم کارانە ئەم کارانە لە کاتی کۆرۆنادا بە نزیکەی 9 مانگ دەستم پێ کردووە و کارم تێدا کردووە و ئەو شوێنەواریانە دەردەخەم کە لە عێراقدا هەن ئەوەی یەکەم کاریشم دروستکردنی دەواازەی قەڵای هەولێر بوو هەموو قەڵاکەنا تەنیا دەواازەکەم لە نافورەکەەوە دروستم کردو و از دخوازم رهبر ناحیه بحرکه جور بگیرم کاک طولا وکو رهبر ناحیه بحرکه تنها الفدری بشداری اف آوره کو اف کار انجام دایی اف پیشنگه اف کار دستی انجام دایی اون چه دخوازن پشتوانی خود پیرا بدن نشان بخیر بین اما دستخوشی ل کاک برهان دکن که زود چی زوری صرف کردیو پال پشتی کو یو آوات چی زوری بو ایش کردن و بو ولام دانوی او چاکە و ئەو میێوانداریەتی کە هەم لەلایەن جەنابی سەرۆکەوە ڕاگەیەندرایە و ئەو دیاریەش کە قەڵاتی هەولێرە پێشکەشی جەنابی سەرۆکی کردی ئەمە وەکو گەنجێکی دانیشتووی ئاوارەی ئێرە نەخوێندەوارە و بە ئیمکانێکی زۆر سادە بەڵام حەماسەت و پاڵنەرێکی زۆری هەیە و جێگای تەقدیر و جێگە خوشحاڵی مەیە ئێمەش بە هەموو شێوازێک لە ڕێی دەستگای بارزانیشەوە هاوکاری و دامی دەکەین ئەوەی لە تواناماندا بێ و خۆشحاڵی و جێگای شانازیشە بۆ هەرێمی کوردستان کە ئاوارەیەکی مووسڵ لێرە خۆشحاڵی خۆی و منەتباری خۆی پیشان مەبدا ئێمەش شانازی پێ دەکەین سوپاس بەخێر اسکندر اون وەکو دەستگا خێرخوازی بارزانی بە بەردەوام دناو ئاوارەیاندانە ئیرۆژی و پێشەنگەهێک ji بۆ vê kesî ئاوارە vekiriye hûn dixwazin çi bêjin ji bo vî karê wî ku encam daye سپاس بۆیەوە تاوان ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزانی هەستا بەکردنەوەی پێشانگایەکی کاری دەستی بۆ یەکێک لە ئاوارەکانی کەمپی بەحرکە تاوان پێشانگایەکە بەشێکی زۆری ئاسار و تاریخی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە لە خۆ دەگرێتن بە پشگیری ئیدارەی کەمپ و دەستگای خێرخوازی بارزانی ئەم برادرە ئیشەکانی زۆر زۆر جوان بووە ئێمە سپاسی دەکەین دەستخۆشیشی لێ دەکەین و یەکێک لە شتانەکە قەڵای هەولێرە و ئاساری هەرێمی کوردستانە پێشکەشی جەنابی سەرۆک بارزانی کردیە دەستخۆشی لێ دەکەین و ئێمە بەردەوام پشگیری لە کار و چالاکیەکانی ئاوارە و پەنابەران دەکەین زۆر سپاس ایمان هەگەر دەم هەبێت ئەزێ بێلم هەفکارێ من ماریوان هەندێک دیمەنم پێشام بدە ئەگەر ون بۆ مەڤێدەری هەندێکی باش دڤژی پڕا زاخوکەیەک و gelek balkêşe awareyek xelkê Mosilê bê pêşengeheke vî rengî ji karê destî durust bike hemî karê destî ew ên li vê derê diyar dibin jî piraniya wan yên bajarên Kurdistanê. Tamam, zerdest.